بەڵێ سڵاوتان لێبێت بینەرانی زاری کرمانجی لە ماوەی دوومانجی ڕابردوو بە دیاریکراوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانانی سەردانی ئیدارەی سربەخۆی سۆرانی کرد لە میانێ و سەردانەشاندا بەردی بناغی چەند پرۆژێکی دانا یەکێک لە پرۆژە گرنگ و استراتیژەکانی سنووری دارە سربەخۆی سۆران دانانی بەردی بناغی شەقامی چلمەتریە لە ئێستادا دەمانێت بزانین کارەکانی ئەم شەقامە بەکوێ گەیشتن هاوکات لەلایەن کێوە جێبەجێکرێت و هەروەها تێچوو کولفەی پرۆژەکە بەگشتی چەندە و ئەو ماوەیە کە بۆی دەستنیشان کراوە چەندە خانێت و کەی دەکرێتەوە بۆ مەبەستە سەرپەرشتیاری شەقامی چلمەتری سڵاوت دەبێت ئەو کاتت باش گەر بۆمان باز بکەی شەقامی چلمەتری کارەکانی بەکوێ گەیشتون هەروەک بەڕێستان ئاماژتان پێکرد ئەم پرۆژەیە بریتە لە دروستکردنی شەقامی چلمەتری لە دەواازەی هۆڵی بۆنەکان تاوەکو دەگاتە شەهیدانی ئازادی تەمان ئەم پرۆژەیە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە لە هەرە پرۆژە گرنگ و استراتیژیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە بە بڕیاری جەناوی سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاک مەسرور بارزانی وە بە سەرپەرشتی ڕاستەخۆی بەڕێز هەڵگۆر شێخ نەزیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران پرۆژەکە لەلایەن کاڤین گروپۆ جێبەجێ دەکرێت ئەم پرۆژەیە درێژەکەی زیاتر لە 2400 مترە و شەقامێکی خەدەمی لە ناوگوندی غەفوراوی تایە کە درێژەکەی زیاتر لە 760 متر هەروەها بەرزەپردێکی تێدایە کە درێژەکەی 250 متر تقریبا 255 متر با بڵێن ئەم پرۆژەیە تاوان گرنگەکەی لەوەدایە کە هەردوو بەری ئازادی و دێڵ زیان و بادلیان دەبەستێتەوە بە سنتەری شار لەلایەک و لەلایەکیش کار ئاسانی هاتوچۆ بۆ هاوڵاتیانی سنووری قەزاکانی مێرگە سۆروسی دەکات کە بەم ڕێگای هاتوچۆ دەکەن ئەم پرۆژەیە لە ڕووی جێبەجێکردنەوە تاوەکو ئێستا لە ستیشنی 850 با بڵین 850 متر کارمان تێدا کردووە لەوەیان 500 متر کاری قرتاوکردنی چین یەکەم بۆ کۆتا هاتووە لەگەڵ دانانی کێربستۆنەکان و هەروە پڕکردنەوەی تەنیشەشانەکان ئەوەی دەمێنێتەوە جسرەکەیە کە تاوەکو ئێستا دیزینەکەی ئەوە دوسێ جارە گۆڕانکاری تێ بکەوی لەبەرەوەی شوێنەکەی هەڵکەوتەی جوگرافیەکەی وایە کە خۆڵێکی خراپی هەیە هەروەها شوێنێکی سەختە بۆیە ئەمە چاوەڕێی ئەوەی دەکەین کە دیزایانی جسرەکەمان بە کۆتا بێت و لەوێش کاری تێدا بکەین گەر بۆ من باز بکەی بەگشتی لە ئەم شەقامە کە ئاماژەت پێدا ئەو وادەی کە بۆ دەستنیشان کراوە هاوکات ئەو بەڕێوە چوونی و پرۆژەیە کە لەلایەن کاڤین گروپەوە سەتا چەندی کارەکانی چووە ئەو کولفەیە کە بۆ دەستنیشان کراوە و ئەو وادەیەشی کە دیاری کراوە کۆتایی پێدێت بەتەکید لەو ماوەی کە دەستنیشان کراوە کۆتایی پێدێتن بەڵام هەرو گوتم لەبەرەوەی مەساری جادەکەمان دەگۆڕێ لەگەڵ ئەو جسرەی کە لەناو پرۆژەکەدایە بۆیە کاریگەری هەیە لەسەر ماوەی پرۆژەکە و کولفەی پرۆژەکە لەسەر 50 ملیارد دینارە ئەوەی ئەو ماوەی کە بۆی دەستنیشان کراوە بە دڵنیاییەوە تاوەکو ئێستا 16 تاوەکو 18 کارەکانمان جێبەجێ کردووە ئینشاءالله لەو مودەیە کە بۆی دانراوە زووتر کارەکان تاوا دەکەین گەر باسی گرنگجی ئەم شەقامە بکەین بەیەک بەستنەوەی سنتەری قەزای ناوەندی سۆران بۆ ڕێگای استراتیژی قەزای سیدەکان هەر لەم ڕێگا دەبێت بۆ ئەو جم و جۆڵەی کە لە بازار لە شەقامەکانی دیکە هێتا چەند کاراسانی دەکات بۆ هاوڵاتیان و دانیشتوانی قەزای ناوەندی سۆران بە تەواوکردنی پرۆژێ بە دڵنیایەوە ئەو جەنجاڵی و قەرەباغی کە هەیە ئێستا لە سنتەری ناحەی دیانە و گەڕێکیەکانی سەرچاوە لۆدێکی زۆر لەسەر هەروەک جەناتەن دەزان کە زانکۆی سۆران ئیداری سەربەخۆی سۆران بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران هەموو زۆربەی دائیرەکان لە سنووری دێڵ زیان با بڵێن بنکەکانیان لەوەیە بۆیە کاراسانی هاتوچۆی هاوڵاتیان بە دڵنیاییەوە ئەم شەقامی چلمەتری و جووتسایدا با بڵێن ڕێگایکی خێرایە بۆیە هیچ قەڵەباغیەک لەسەر ئەم شەقامە دروست نابی و هاوڵاتیان ڕێگای 25 بۆ 30 خولەک بۆیان دەبێتە تەنها 10 خولەکێک ئەندازە سامان محەممەد سەرپەرشتیاری شەقامی چلمەتری بەڵێ هەروەک میوانەکەم ئاماژەی پێدا ئەو پرۆژەیەکە لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ماوەی دوو مانگی ڕابردوو بەردی بناغی بۆدانرا شەقامێکی استراتیژی و گرنگە و هاوکات بێک بەستنەوەی کۆی دامەزراوەکانە لە قەزای سۆران بۆ ئیدارە سەربەخۆ سۆران و جەختی لەوەش کردەوە گژمەی پرۆژەکە زیاتر لە 50 میلیارد دینارە ئەو ماوەیە کە بۆی دەستنیشان کراوە بڕیارە کۆتایی بەکارەکانی بێت و بەمەش کارە ئاسیانێکی تەواو دەکات دەمەوێت ئاماژ بۆش بکەم یەکێک لەو کۆمپانیانەی کە لێرە
کاری وەبەرهێنان دەکات یاخود کاری ئەو پرۆژانە دەگرێتەوە کاڤین گروپە کە لە بەشێک لەو پرۆژانەی کە لێرە لە بەردەستیدان و جێبەجیان دەکات بەشێکیان کارکردنیان تێدا 24 کاتژمێریە شەقامی 40 مەتریشێکێکە لەوانەیە کە کارکردن تێدا بە 3 قۆناغە و 24 کاتژمێری کار تێدا دەکرێت و لە ئایندێکی نزیکشدا بەڕووی هاوڵاتیان و هاوکات دانیشتوانی ئیدارە سەربەخۆی سۆران دەکرێتەوە. بەڵێ